ناو میدیایە دەرچووی هونەرە جوانەکانم بەشی میوزیک ئامێری ساز دەژەنم هەر لە پەیمانگەش ئامێری سازم خوێند حەزێکی خۆم بکە یەکێک لە ئامێرەکانی کوردی هەڵبژێرم و هەروەها کاری خۆبەخشیم کردەوە وەکو کارکردن کاری خۆبەخشیم کردووە و ئێستاش ناوە هەندێک جا بەردەوام دەبم وەکو کارکردنیش لە کۆمەڵی خاوەن پێداویست تایبەتان ئیش دەکەم لە بەشی کوردە باڵایانم هەفتەی 2 ڕۆژ تێدا ئیش دەکەم جگە لەوە پلانەکانی داهاتووشم ئەوەیە کە بتوانم زیاتر لە بواری دیجیتاڵی و بواری کۆمپیوتەر و ئەوانە خۆم بەرەو پێش بم وەکو هەمومان دەزانین ئێستا سەردەمی دیجیتاڵیە بۆیە زیاتر دەمەوێت زیاتر خۆم بەرەو پێش بم لەو بابەتە و بتوانم زیاتر بۆ خۆم بەکاری بێنم بۆ ئەوەی زۆر سوود بە من بگەینم. میدیا گیان چۆن بوو یەکەم جار بڕیارتدا بچیتە پەیمانگەی هونەرە جوانەکان و بەشی میوزیک بخوێنیت و بە تایبەتیش سازت هەڵبژارد؟ ئەمن لە 13-14 ساڵیەوە حەزم چۆ میوزیک ئەویش لەبەر ئەو مەسەرەن هونەری کوردی و لەبەر میوزیکی کوردی زۆر حەزم لە میوزیکی کوردی بوو هەڵبژاردننی پەیمانگەش ئەوە لەبەر ئەوەندەی بوو کە لە قوتابخانە زۆر باش نەبووم ئەوجە بۆیە ناچارم چوومە پەیمانگەی هونەرە جوانەکان بۆ ئەوەی ئامێری سازیش ئامێرێکی کوردیە کە لە میزۆپۆتامیاوە هاتووە بەخۆم حەزم لە شتی کوردەواری ئەوجە بە گشتیە هەموو بوارەکان ئەو سازش کە زانیم ئامێرێکی کوردی و لەگە من نزیکە بڕیارمدا ئەو ئامێرە بژن. زیاتر کاریگەری چ گۆرانی بێژێکت لەسەرا چ ستایلێکت لەسرە بۆ ژەنی؟ زیاتر گۆرانیە کلاسیکەکانم زۆر حەز لێیە وەکو گۆرانی بێژەکان بۆ نمونە هۆزاندین و یان دیاردرسم یان شیوان پەروەرە و بابەتانە. دەتوانی بۆ نمونە هۆزاندین و یەکمان بۆ بژەنی؟ کەواتە چینە شوێنێک دانیشین هەندێک سازمان بۆ بژەنە و قسەکانمان لەوێ تەواو دەکەین. تۆش گوێ گربە بەسەر چاو. سەلامەت بن. میدیا گیان زۆر لە ڕێکخراوەکان کارت کردووەکو کاری خۆبەخشی باسێکی ئەوم بۆ بکە چۆن بوو چیتە ناو کاری خۆبەخشی چۆن بۆ ئەو بڕیارەتدا کێ دەستی گرتی کێ ئامۆژگاری ئەوەی کردی؟ ئەگەر ڕوخسەت بفەرمون بە درێژی بۆت باز دەکەم فەرموو. من ساڵی 2021 یان 22 بوو نازانم بە تەواوی لە بیرم نایە ڕۆژێکە وا لە ماڵی دانیشتبووم نامەیەکم بۆ هات هەر ئەو کات سازم دەژەنی گوتی وڵامە سیمینارێکمانەیە ئی کتێبی کێ بوو؟ ئەخوا کابراایك وڵا گوتی سیمینارێکمانەیە ئەمنیش تۆزی لە بۆم ناخۆش بوو زۆر گۆشەگیر بوو یعنی زۆر کەم چ بوومە دەرێ بۆچی وابووی؟ ئیدی هەز بە نەقص ئەوەم دەکرد هەر زیاتر خەریکی ساز و خوێنەوەی کتێب بووم یعنی نەدەچوومە دەرێ هەتا نەدەچوومە بازار ئەوجا ئەو شوێنە سیمینارەکە کە چوم داونتاون بوو بە حەیام داونتاون نەمدیت بوو یعنی هەلەو لە هەولێرەی بووم ئەوەندە گۆشەگیر ببووم لە ناخۆم بووم داونتاونم نەدیت بوو وەڵا کە پێی گوتم ئەمنیش ئەوەندە ترسام یعنی ئسترێسێکی دڵەڕاوکەیەکی زۆر گرتمی بە خوشک و برایەکانم بۆ گوتم کاکە هەمووتان نەگەرم بەرن ئەم بەتەنی ناچوو وەڵا چووم لەگەڵ یان چووم کاتێک دانیشتم بەسەر کورسەکە ئەو هەموو خەڵکەم نەدیت بوو گوتم کاکە هەرێکتان لایەکم بن یعنی ناتانم خۆش نییە لە بۆ من هەتا زۆر ئەوەی قەناعەتیان پێ هینام کە بەتەنی دانیشە ئەوها خوشک و براکانم چوونە پشتەوە من ئاسپەکەم کرد لەوێرە بۆم خۆش بوو یعنی لەوێرە یەکەم جارم بوو دوای دووەم چاڵاکێکە چوومە سلێمانی ئەوەی پێشانگەی کتێبی هە لەگەڵیان بوو ئەو هات تێکەڵ بووم چوم ئەو کات ئەو گروپەی کە نەناوی بوو مەگە نازانم دەکرێت ناوبینم یان نەناوی پرۆژێ کتێب بوو لەگەڵیان بووم تقریبا ئەو 2 ساڵ لەگەڵیان بووم دوای یەکێک لە مامۆستایەکان ئێستا مامۆستا لە سۆشیال میدیا چاڵاکە پێشنیاری شانۆیەکی بۆ کردم گوتی وەرە شانۆ گوتم بەسەرچاو ئیدی زیاتر چوومە ناو بابەتی ئەوەی کە بچمە دەرێ و زیاتر لەگە کۆمەلگا تێکەڵ ببم دوایی کە چوم لە ڕێکخراوەکانیشم بە کوردستان فاوندیشن بوو ئەو کات ناوی ڤۆڵنتەر کاردی بوو بەڕاستی ئینسا مرۆڤی زۆر باشم لەوێ ناسی هەتا ئێستا شاوڕێتیم لەگەڵ یان ما و زۆر ڕێزیشم دەگرن
دوای ئەوە کە ویستم تۆزێک گۆڕانکاری بکەم چون بوومە خۆبەخشی ڕوانگە زۆر سوودی بۆ منەبوو بەجددی هەتا ماوەیەک پێشیشکە خۆبەخشیان بوو زۆر سوودی نبوو ئێستا بەتەمامە ینی ئەو خۆبەخشانێکە کارم تێ کردووە کە ئەزمون فێربوومە بەڕاستەقینە لە خۆم بکەمە هەدێک کارێک لە بەخۆم کە بتوانم هەم هاوکاری خۆم بم هاوکاری خانەوادەم هەم خزمەتکار نیشتیمانەکەشم بم. پێت وایە ڕێکخراوەکان تا چەند ئاسانکاری بۆ گەنجان دەکەن بۆ ئەوەی خۆیان بەرەو پێش بەرن بۆ ئەوەی پەیوەندی باش دروست بکەن؟ ئەمن بە جیاوازترە وەڵامی ئەو پرسیارە دەدەمەوە خات و چاوان خوا ئەو هایدامە مەسەرەن خاوەن بەداوی ستایبەتم بەڵام لەو کاتێ ئەم چوومە من دەر هیچ ئەو شتێکیان لە بەرامبەرم نەبوو کە من خاوەن بەداویست وەکو مرۆڤێکی ئاسایی مامەڵەیان لەگە دەکردم و لە ئیڤێنتەکان بەشداریان پێ دەکردم و ئەمنی چەند دەمتوانی یارمەتیانم دەدا و ئیشەکان بە تەواوی دەیکرد هەرچەند خۆبەخشیش بوو بەڵام ئاسوودە بووم بۆ خۆم. چەند ئەو کاتێک کە بڕیارتدا لە زانکۆی لە پەیمانگەی هونەرە جوانەکان بەشی میوزیک بخوێنی تا چەند بە تەواوی ئیرادەی خۆتەوە بڕیارەتدایان دوایە پلانەکان گۆڕانکاریان بەسەردا هات وەکو بەهرەی مۆسیقام هەبوو بەڵام حەزەکەی کە بچمە پەیمانگەی هونەر جوانەکە لە ناچاریان بوو وەکو سەرەتا بۆم باس کردی لەبەرەوەی لە قوتابخانە باش نەبووم کە مەحەدەکە دەستم پێکرد پەیمانگایەکە بەنیەتی ئەوەی چونکە تەواو بکەم بچمە بەشی ڕاگەاندن چونکە بخۆم حەزی خولیایم لە ڕاگەاندن بوو چونکە حەزم لە نووسین بوو ئەوانە حەزم لە ڕاگەاندن بوو کە تەواوم کرد خات و چاوم بۆ من زۆر ناخۆش بوو کە وتیان بە هیچ شێوەیەک ناتوانێت ئەوەی پەیمانگەی هونەرە جوانەکانی تەواو کردو بچی بە ڕاگەاندن بخوێنێ یعنی وەی لێ هات ئەمن ئیدی زانکۆش نەخوێن ئیدی ئەگەر ڕێگریت لێکرا ناتوانانی ئەو حەزت نامینێت بە بۆ خوێندن. ئەگەر ئێستا لێت بپرسم پلان ئەی لە ژیانی تۆیا چییە؟ مەبەست خەونە؟ خەون و پلانەکانت پلانەکانم ئێستا من خەریکی خولم دەمەوێت خول زیاتر بکەم و زیاتر لە خۆم لە بواری کۆمپیوتەر و دیجیتالی فێر بکەم سۆشیال میدیا و کۆمپیوتەر ئەو بابەتانە چونکە ئەو بابەتانە ئێستا دەپێویستن کە ئێستا بیتە سەردەمی دیجیتالی وەکو خەوێن حەزم لێیە لە بوارێکی ڕاگەاندن ئیش بکەم لەوە هەروەها لەیەکێک لە ڕێکخراوەکان ئیش بکەم. خەونی دووە بیشم ئەوەیە کە لە بۆ هەمومان و لە بۆ تو لە بۆ ئەو ستافە ماندونە ناسەکەی لێرە زۆر حەزم لێیە بمێنم و دەوڵەتبوونی کوردستان ببینم.